کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق تیرروپشکی بۆ پێدانی ژمارە بە کاندیدەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران کرد. بەپێی تیرروپشکەکە بەخشینی ژمارە 1 بۆ 19 ترک کراوە و ژمارەکان لە 20ەوە دەست پێ دەکات. ئۆفیسی سلێمانی کۆمیسیۆنیش لە 5 بازنەی هەڵبژاردننی سنووری پارێزگاکە تیرروپشکی بۆ 63 کاندید کرد کە کێبڕکێ دەکەن بۆ بەدەستێنانی 18 کورسی ئەنجومەنی نوێنەران کە پێکاتون لە 40 پیا و 23 ژن. بۆ هەر بازنێکی هەڵبژاردننیش ژمارەکان لە 20ەوە دەست پێ دەکەنەوە. ڕاستە بەڕێوەبردننی پرۆسی هەڵبژاردن ئەرک و وەزیفەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانە، بەڵام بەرپرسیارەتی هەڵبژاردنەکان بەرپرسیارەتێکی هاوبەشە داواکارین لەسەر جەر هەموو لایەک کە بە هەمومان هەڵبژاردنەی کە ڕێکبێک بەڕێوە ببین کە ببێتە مای سەقامگیری و ئاشتی بۆ کۆمەلگاکەمان. لە هەولێریش کۆمیسیۆن تیرروپشکی بۆ کاندیدەکانی سنووری پارێزگاکان جامدا. بە گوێرەی تیرروپشکەکەش پارێزگای هەولێر دابەش کراوە بەسەر 4 بازنەی جیاواز و 44 کەسیش خۆیان کاندید کردووە بۆ بەدەستێنانی 16 کورسی. لەو ژمارەیەش کورسیەک بۆ کۆتاکانە کە کاندیدی پێکاتە جیاوازەکانیش کێبڕکێی لەسەر دەکەن. ئێمە وەکو بازنەکانی هەولێر 4 بازنەن هەیە، لە بازنەی یەکەم 9 کاندیدمان هەیە، بازنەی دووەم 8 کاندیدمان هەیە، بازنەی سێم 10 کاندیدمان هەیە، بازنەی چوارەم 17 کاندیدمان هەیە. لە پارێزگای دۆهۆکیش 24 کاندید لە 3 بازنەی هەڵبژاردندا ژمارەیان پێدرا و ململانە دەکەن لەسەر 11 کورسی پەرلەمانی. ئۆفیسا پارێزگا دووکێ 24 کاندید هەبووینە لە سەرانسەری هەر سێ بازنان دیسان مە 6 بربژێر هەبووینە کوتا مەسیحی لێ عێراق بوو کوتا مەسیحی ئێک بازنە ئەفجا تیرروپشکەوان بەغدا هاتە کێشان. لە شاری بەغدادیش تیرروپشک بۆ 884 کاندید کرا و یەکێتی وەک کورد لەو پارێزگایە 2 کاندیدی هەیە. لە شاری مووسڵیش تیرروپشک بۆ کاندیدانی 8 بازنەی هەڵبژاردن کرا و 401 کاندید کێبڕکێ بۆ بەدەستێنانی 31 کورسی پەرلەمانی دەکەن. لەسەر ئاستی هەڵبژاردنەکانی عێراقیش 3244 کەس خۆیان کاندید کردووە بۆ بەدەستێنانی 329 کورسی پەرلەمان. ڕێبازیوە کورسات نیوز.